ئەو کاتتان باش هاوڕێیان سەرنجێکم ناگەڵاڵە بووە دەمێ لەگەڵ ئێوەش گفتوگۆ بکەم. هاوڕێیان ئێمە هەر ئەو دوو دیوێ دەبینین، گەندەڵی تاڵانی و مافیا بوون، نائەدالەتی و کاری تیرۆریستی و خیانەت. بەڵام نەتەک ئەوە ئیشی هەر هێزەکی ئۆپۆزیسیۆنەکە دروست دەبی هەوڵ بدە تاچی کوردیش، کۆمەلگای کوردی بەرەو ڕێڕەوێکی تەندروست و بەرەو زمانەشی مەدەنی و شارستانیش بباتن و دووری بخاتەوە لە هەندێ دیاردەی زۆر قێزەوەن کە زۆر گەشەی کردێ لە ناو کۆمەلگای کوردیش. مەسەڵەن ناو لەو کۆمەلگای سویدیش ئێستا خەڵکەکەی جوێن دەدا لە کۆمنت لە لێکدانەوە، بەڵام ڕەنگی ژمارەکەی گەلە کەم بی و ڕەنگی ئەوە ئەو دیاردەیە لە کۆنی شەمان عەقلێت هەبووی، بەڵام بەو شێوە نەبووە. من سەیری کۆمنتی لای خۆم لای هەموو خەڵکە ئۆپۆزیسیۆنەکەی دەکەم، حتا کەلۆمان دەنووسێ دەسەڵات و هەست پێ دەکەم بەشێک لە خەڵکی ئۆپۆزیسیۆنیش کە لە بۆ زەماوەری دەسەڵات دەنووسی گفتوگۆ ناکە، بەڕاستی جوێنی پێدەدا، تەوهینی پێدەگا. مەسەڵەن جوێندان بە دایک بە خوشک بە خۆی ئەوە زمانی گوتار نییە، یان ئەو تا مەسەڵەن هەندێک مستەڵعاتی وەکو مەسەڵەن کۆسرۆتە ملپاکە، عومەرێ گۆچ، مەسعودی قەزەم، یعنی ئەوانە دیاردەی زۆر ناشیژنن. ئینسان فڕێ بداتە ناو کۆمەڵگە. ئێمە دەبێت زمانش تەندروست و جوان فڕێ بدەین و خەوڵ بدەین کۆمەلگامان گفتوگۆ بکە، هەرچ ڕەیەکت هەیە جیای لەگەر ئەوێن پارتی وشێتین پێ حزب نەمایە، دوو کۆمپانیای وەکو کۆمپانیاکانی ئەریکسۆن و مەسە سامسۆنگ و ئایفۆنن بەنمونە کۆمپانیان، بەڵام کۆمپانیایکی بێکەڵک ئەوانە هەن کە ڤایرۆس و شت دروست دەکەن، ئەلەو نەوعانەن. بەهەرحاڵ ئیتر کێشەیمان لەوە نییە، چکۆ ئەسا سەیر دەکەی هاوڕێیان کۆمەلگایە بڕۆ مەسەلەی خوڕافی بە تایبەتی جن و مەبەست لەوەیە، ینی ئێستا نوشتە و جن و ئەوانە دەڵێن لە هەولێر گەلە گەشەی کردێ. ڕەنگی خەڵکێک بڕوای پێ هەبێ ئەو قەید ناکە، بەس ڕەنگی هەندێکمان بڕوامان پێ نەبیتن بەو شێوەیە کە نوشتە و ئەوەی لەو سەردەمی ئایفۆن و لە سەردەمی کاچی مەلا هەموو شتێکی هەرە پێشکەوتوی دنیاە کەسی دەیەوێ نەخۆش بە نوشتە چارەسەر بکە، ئەنی بەجددیمە جنی لێ دەرەکە بەلێدان لی دەدا. خەرەوە حاڵەتەکە ئێمە ئەمن بۆ خۆم بڕوان پێ نییە، ئەوەش نابیست هەندێک لەوانەی کە بڕوایان پێ دەبێت گفتوگۆمان لەگە بکەن. چ نموزەجیان پێیە؟ نموزەجی مەلا عەلی کە میز دەخوا، یان ئەو نموزەزانی کە بەلێدان لە خەڵک دەدەن گویانە جن دەردەکەن. مەسەلەن یان ئەوەتە دوو ڕووی درۆزنی، بێکەڵک بوون، ئزدواجیەت دەبڵ مۆڕاڵی گەلە گەشەی کردی. هیچێک لەوانەوە گوتم کۆمنت نووسیم. هاوڕێیان ئیشی ئێمەوەیە لە کۆمنت نووسین گفتوگۆ بکەین، تۆ ڕەیەکت لەگەڵ ئێمە ناگونجێ، ئێمە لەگەڵ تو ناگونجین، سەرنج دەدەین، ڕەخنە دەگرین، بەڵام وشەی جوێندان بەدایک بە خوشک بە خۆت و هەندێ وشەی سکسی لە بەکارهێنان ئەوانە قیمەی بێئەخلاقیە و هیچ داهێنانێک نییە کە بەداخەوە من ئەوە لە جەماعەوەری دەسەڵات زیاتر دەبینم لای خۆم، بەس دەبینم یانی لە خەڵکی ئۆپۆزیسیۆنیش هەیە بەداخەوە هەیە پرۆفیسۆرە بڕوا بکە مامۆستای زانکۆ بووە، دکتۆر بووە، خوێندکاری زانکۆیە، پارێزەرە، جوێن دێ بە دایک خوشکماندەیان جوێنی سەجادەمان پێدەدرێتن. ئەخر ئەتو ئەلێرە شەهادەکەت بەتاڵ دەبی ئەگەر هەر شەهادەیەکت هەبێ، ئەلێرە ئەخلاقی سیاسیت سفر دەرەچی و ئەگەر خەڵکێکی ئۆپۆزیسیۆنی ژوا دەکا بەو زمانە گوتار ڕەخنە لە دەسەڵات دەگری، ئەوە کەواتە تو بەشەشی لەو پرۆسەی دەسەڵات بوون. دەسەڵات ئەخلاقە، ئەو دەسەڵاتە مافیا و گەندەڵە کە هەیە کە ئێمە شەڕی دەکەین، بەڵام ئەتو دەبی زمانی گوتارت زمانێکی مەدەنی سەردەمیانەبی و ڕەخنەی خۆت بگرە، پارتی یەکێتی وەرەس سەرنجی خۆتان نەمەدەبن. بەس چ داهێنانێک لەوەی داهەیە کاچی من 8 منداڵ لە تەنیشت دانیشتە لە بۆمە جوێن بە دایک خوشکمان دەدەیان ئەڵێ خێڕیان ئەڵێ درۆزن، باشە زیاد درۆزن برێ ڕاست نییە، ینی وشەیەکی زۆر سادەترە، ڕاست نییە. بەنمونان بۆ ئەو زمانە لە بەرچاوی ژن و منداڵ و ئەوانە فرێ دەدەیە ناو کۆمەلگا، دوو لە پێناوی
حزبێکدا لۆ دێی ئەبەو زمانە ئاستنزمە کە سێ بەشیان بەرمونایسە لەو مانگەی پێشتر بڕوا بکەن دەیان لەو جوێنان بە سەدان لەو جوێنان لەماتی کاکم بە ڕۆژیشە بەجددی یانیە لێرە ڕۆژەکەت بە چ بە ینی باوا بڵێن بە چ بە ڕۆژی کاتێک جوێن بەدای خوشی خەڵک دەدەیت یان دەی بە زمانی ئاو دەست قسە لەگەڵ ئێمەمانان دەکەین ئەوە لایەنێک یعنی تۆ یان تەمەنت گەیشتە 50 ساڵ 20 ساڵ 15 ساڵ ینی عیبە ئینسان وەرە هەچمان هەیە لەگەڵ یەکتر گفتوگۆ دەکەین دووش هاوڕێ من ئەوم لە خەڵکی ئیسلامیەکانیش گەلەگەلێک زۆر دیتە من لەو ماوە لایڤەکەمە ماریا سامی کرد ئەو کچەی کە کوژرا ئەمە دژی کوشتنم و ڕەنگبی هەندێک تێڕوانینیمە جودابی لەسەر ئەوە و دوێنش ڕخنم لە مامۆستا مەلا عومەر کرد مامۆستا عومەر کرد دارەتووی کرد وتم باگراوندی وایە باشە پێویست دەکا پێی هەزار جوێن بە ئێمە بدرێ ینی بەجددیمە پێویست دەکا ئەتوبی وەرە گفتوگۆ بکە بڵێ تەوهیمی پێ دەکەی ئەو کابرایە لە کۆندا ئەو باگراوندی سیاسی بووە و کەسەکە ئەنسار نەبووە من خەبەرم بڵاو کردەوە خەبەر تحلیلم نەکردیە زانیاریە زانیاریەکەم نووسیە ئامانجەکەژە چییە من ئێستاش تەلەفۆن بۆ مامۆستا عومەرەی دەکەم گفتوگۆشی لەگە دەکەم واگە پێش ئەو ڕێکەتیشین بڵاویش دەکەمەوە یعنی چاوی من ئەمە باز لەوە ناکەین ئەو ڕۆچیە من باز لە 20 ساڵ لەمەوبەرما کردیە و ئەمن بەڕاستی ینی سەرنجی خۆم گرتنی مامۆستا ئیسماعیل سوسەی و تیرۆری مامۆستا و شیار مامۆستا و شیار و ئاشکەنجە و ڕیشتانی مەلا کاریتانیەکە و دەیان لەو مامۆستا کامەران و کە دەڵێن تازیب درایە و ئەزیەت درایە ئەوانە خەڵکانێکن قوربانی ئەو دەسەڵاتن بە مامۆستا مەلا عومەریشەوە کە ئەزیەت درایە هەمومان دەبێت دژبین بەڵام من هاتوومە باگراوندی ئەو کابرایان باس کردووە کە چیە و چ نییە و پارتی ئیتمامی پێدەدا من نەمگوتووە پارتیە پاراستنە بۆیە دوو جملەکان وەکو خۆی تێبگەین هاوڕێیان تکایەکەش دەنووسێ بڕۆ جملەکەی هەمووی بخینەوەکو عەرەب قسەیان هەیە دەیە فهم السؤال نصف الجواب چاوی منەتلۆ تەوهینەک دەکەی یەک دەرێ بە منی نووسیا وەڵا قادر نادر دژی خۆ و پێغەمبەر قسە دەکا کەی قسەم کردی خۆ ڤیدیۆ و تێکست هەموو لەبەر چاوتانە چاوی من لە ئۆتۆمەتانە بە دەوی ئێمەمانان دەکەین ئەمە سەرنجێکمان لەسەر دیاردەیە کە بێمانای ئەوە نییە بڕوامان بە ئەوەی ئیسلام نییە بە هەر حاڵ هاوڕێیان ئیسلامی سیاسەکان بەشەشیان دێن هەزار جوێنی ناشیژن دەدەن باشە ئێمە خەبات دەکەنەوەی پارتی یەکێتی بگۆڕێ یان میتۆدی ئەخلاقیان بگۆڕێ یان ئەوتە ئەمە چێشە عەشائیریمان لەگەوانە هەیە ئەگەر ئەتوو ئەوکو ئیسلامیەک بڕوات بە دیموکراسیەت نییە بڕوات بە ئازادی بیرڕان نییە و بە هەمان عەقڵی دەسەڵات بتێوێ بە زەبر و زەنگ و بەو زمانە پیسەی بێدەسەڵات لە ئێستاوە ئەمە دژی ئێوەینە چاوەکەم خۆ ئەماش کێشەی شەخصیمان لەگە خەڵکی پارتی یەکێتی نییە ئەو پارتی یەکێتیە سێ بەشیان هاوڕێ و کەسی نزیکی ئێمن هاوڕەگە زمانن خزممانن برادەری خەبات و تێکۆشانمانن کورد زمانن بەس شەڕیان لەسەر ڕەفتاری سیاسی دەکەین بۆیە من ئەو دیاردەم زۆر لە ئیسلامیەکان دیتی ئەو ماوەیە چاوەکەم ئەگەر ئاینی ئیسلام لەگەر ئەو جوێندانەیە وەرە پێمان بڵێن بزان چیان ئاەت لەگەڵ ئەو زمانە پیسەیە کە ئەنگۆ لەو کۆمنتەی مامۆستا مەلا عومەر و ماریا سامی لە بۆ ئێمەتان نووسیەوە ڕەنگی لە زۆر کەست کە تا نووسبی وەرە گفتوگۆ بکە وەرە بە پێی ئەوەی ئاینی ئیسلام قسە بکە بەس شەرم لە خۆت بکە دەی کابرا ڕیشەی ئەوەندەت بەردایتەوە جوێنی بازاڕی دەدەی یە کوڕە هەمووتان منداڵتان هەیە چکو لە کوردستان لە 17 ژن دێنن هەموو یەک پاشە باشەوە چه ئەدەبەکە دەی لە کۆمێن نووسین ئەو جوێنانە دەدەی بە هەر حاڵ من نەردەمێ ئەوە بڵێم خەبات دژی پارتی یەکێتی بە هەر بەوە نییە دژ باسی گەندەڵی بکە یان ئەوەیە سەف گۆڕ دژی پارتی یەکێتی بی زۆر کەسن لەبەرەی ئۆپۆزیسیۆن بەڵام بە ئەخلاق لە دەسەڵات پیسترن و هەشە ناو دەسەڵاتە بەڵام بە ئەخلاق کەسەکی مۆدێرنە گفتوگۆ دەکا دیالۆگ دەکا سنجی فراوانە ئێمە شەڕی پارتی وێکی عەشائیر نین کێشەی شەخسیمان لەگە ماڵی بارزانی و تاڵەبانی نییە کێشە ڕەفتارمان هەیە ڕەفتاریان بگۆڕن بە ئێستاشەوە شێوەی ڕەخنەکانی هەموومان دەگۆڕێ بە هەر حاڵ بە هیوام ئەو دیاردەی کۆمنت نووسینە
کە تعبیر لە کەسێتی ئینسانەکە دەکات من ئاخر ئەی هاوار هەندێک کەس کۆمنت دەنووسی بڕوا بکەن دەسمە سەری نییە لەقەبی پارێزەری لە خۆی داجاوە بەس ناو کورتەیە پارێزەر و دکتۆر و ئەو شتانە ناو کورد و شەرقەیە پاشە من هەست پێ دەکەم ئەو کابرایە فەرقی چ لەگە سەرسەرێکی سەرزادەی بە 1000 شەهادەی هەبی و هەندێک خەڵکەیە زۆر گەنجە کۆمنتی وا دەنووسی ئیلهامی لێ وەردەگرین سوودی لێ وەردەگرین تکایە هەوڵدن باز بە زمانێکی مەدەنیە سەردەمیانە هەموو ڕەئیە جیایەکان هەرچ ڕەئیەکەت هەیە گفتوگۆ لەگەڵ یەک بکەین هاوڕێیان بە هیوام واز لە عەقڵی ئومێد خۆشناوەکان بێنن ئەو زمانە کە متەسەڕفی هەولێر و کەسی یەکەم یعنی ڕەنگی زۆر کەس ئێستا پێی وابیان ئومێد پێی وابی ئەو بەڕاستی بردیتەوە و لەبەر ئەوی زۆر جوێنیدا بەس ئەمن هەرچەندەکەم ناتوانم وەکو ئومێد خۆشناو بم چکو بە جددیمە ئەگەر وەکوی جوێنی پێ بدەمەوە ئەمن یەک دوو شەم گوت ئێستا تەئەسوف دەخۆم لەبەر ئەوی نابی گوتاری من کە لە سۆسیال میدیا بڵاو دەبتەوە حتا بە تاقی تەنێش ئەو زمانە زبرەبی ئەگە کردم کەواتە من کەسەکی ئاسنزمم فەرقی من لەگەر دەسەڵات نامینێ ئەگە ناخۆ چیە ینی ئەو پێ دەرە ساقی دەت پێی دەرێ دەتوانی 1000 جووی بکەی پێ بدەیەوە بەڵام کاچی من ئەوە چ فڕێداتە ناو کۆمەلگا گەنج چ فێر دەکا کە حزبی کوردی لە ئێستاکەدا کەسیان مەدرسەیان نییە و هەشتاکان کاکەمە لە هەشتاکان کتابمان دەدرێت گفتوگۆ دەکرا داخلی کۆڕشت ئەوە ئەڵقەی ڕۆشنبیری دەکراین هەر شەرم بوو دە 15 کتابت نەخیمتەوە یعنی شەرم بوو مسەقەف نەبی بە معنای کەلیمە کتاب نەبوو نەماخیمتەوە لە هەشتاکان ئی کوردی و بەشەکی عەرەبی جیلێکیان فڕێدایتە ناو ئەو سۆسیال میدیایی بە دەسەڵات و بە خەڵکی بەس قستەوهین بە خەڵک دەکات بەڵام دەبی بڵێ هاوڕێیان وشەی تیرۆریست وشەی مەسەلەن دس ئەوانە سیفەتە ئەوانە سیفەتی ئەو دەسەڵاتەیە مەسەلەن مرۆڤ کوش تیرۆریست دز ناپاک ئەوانە سوێ ئەگە بشدرێنە دادگا لەسەر ئەو وشانەیە لەسەر ئەو ڕەفتارە ئەوە جوێن نییە بەڵام ئەوە جوێنە بە دایک خوشکمان دەدرێ یان دەڵێ خێڕی یان دەرێ قەحپا یان دەرێ گەوات ئێوە کەی وشەی ناونووسینە تکایە ڕێز بگرنەوە وشانە بۆ خۆتان سوکە بن وەڵڵی ئەمن هیچ جێم نێنەوە 21 ساڵە ئەو ژێنانەمان پێ دەدرێ ئەوەندە تەسیری لە پاشەکشەی ئێمەش نەکرد ئەگە پێتان وایە بەوەینەوە چکو پارتیوەچێتی ئەوە تابقی سەرێ لە ئومێد خۆشناوە فرێدا ئەوە هەیە تێمان بەردەن لە کوردەواری هەبوو سەک تێیان بەرەدا لەشت ئەوە تێمان بەردەن بەس بۆ خۆتان پێ سوکە بن کاکان لە بۆ منداڵک ڕێز لە منداڵەکانی خۆتان بگرن بە هیوام هەوڵ بدەین بە هەموو لایەکمان هاوڕێیان زمانشی مەدەنی و سەردەمیانە وە گفتوگۆ لەگەڵ یەک بکەین و ئەگەر خەڵکی ئۆپۆزیسیۆن بێ دەبێت خۆی لە ئەخلاقی دەسەڵات دوور بێخەوە ئینتیمام زۆر کەسێ پارتیویەکێتی خۆش پێ ئەوسیێنە بەڵام وەک گوتم بە ئەخلاق پارتیویەکێتی کاتێکی خۆش هەر ویستم ئەو سەرنجە بدەم